ژیان ئازادی ژیان ئازادی زیلان نامێرێ زیلان نامێرێ. ڕێمان هەواڵزیلان ناگیهان ئاکارسەل یەکێک بوو لەو کەسانەی کە بەردی بناغەی ئەو بەها ئەخلاقی ویژدانیانەی داڕشت لە شۆڕشی کوردستاندا. بە ساڵان لە کاری ڕۆژنامەوانیە بە دوای حەقیقەتا گەڕا، پەنجەی خستە سەر حەقیقەت و هەوڵی دا و تەمومژەی کە لەسەر حەقیقەتە بیڕەوێنێتەوە بۆی مرۆڤەکان باشتر و جوانتر ئەو بەها ئەخلاقیانە ببینن و خۆیان باشتر لەو بەها ناشرینانە پاک بکەنەوە کە دەسەڵاتدارەکان بەسەر مرۆڤەکانیان ناسەپاندویانە. هەموو هەوڵدانی هەواڵمان ناگیهان ئاکارسەل ئەوە بوو کە یادگایەکی مێژوویی تۆکمە کە ئێمە لە دەستمانداوە وەکو ژنان وەکو کۆمەڵگە لە دەستمانداوە بە ساڵانە تێکۆشانی لە پێناودا دەکرێ، بە ساڵانە باجی لە پێناودا دەدرێ، خوێنی لە پێناودا دەڕژرێ، ڕەنج و بەها تەنانەت ئارەقەی لە پێناودا دەڕژرێ. هەتا ئێستاش ئەو تێکۆشانە نەفەس بەردەوامە ئەویستی ئەو بەهایانە بگەێنێ بە هەموو کۆمەڵگا، ویستی ئەمە وەک یادگایەکی مێژوویی بە قوڵایی مێژوودا لێکۆڵینەوەی لەسەر بکە و بیگەینێتە هەموو کۆمەڵگا. ئەو هەمیشە دەیگوت ژنی کورد کۆمەڵگەی کورد شایانی ئەوەیە کە خاوەنی ئەرشیفی خۆی بێ، کە خاوەنی یادگای مێژوویی خۆی بێ. ئەگەر هەموو دنیا هەموو مرۆڤایەتی لەم سەرچاوەیە لەم کانیەی مێژوو ئاو دەخواتەوە، ئەی ئێمەی کۆمەڵگەی کورد، ئەی ئێمەی ژنی کورد بۆ لەم کانیە بێبەش بین. هەموو هەوڵدانی هەواڵمان ناگیهان ئاکارسەل لەو پێناوەدا بوو کە لەگەڵ ژنانی ئازادی خواست ئەو یادگا مێژوویە دروست بکە، ببێتە ئەو چرایی هیوایە، ببێتە ئەو مۆمی هیوایە کە ژنان لە دەوری یەکتی کۆبکاتەوە، پیاوانی ئازادی خواز لە دەوری کۆبکاتەوە. ئەڵبەتە ئێمە لە پراکتیکی خۆمانە لە ئەکادیمیای ژینۆلۆژی ئەوەمان سەلماند کە ئەم زانستە کە ناگیهان ئاکارسەل داڕێژەرێکی ئەساسی ڕەنجدەرێکی ئەساسی ئەو ئەکادیمیایە ئەو زانستە بوو تەنیا بۆ ژنان نییە، بەڵکو لە هەمان کاتە بۆ ئەو پیاوانەیە کە بە دوای سروشتی ڕاستەقینەی خۆیاندا دەگەڕێن، بە دوای ئەوەدا دەگەڕێن خۆیان لەو ناشرینیەی دەسەڵاتداری، پیاوسالاری، داگیرکەری، سەرمایەداری پاک بکەنەوە. بۆ ئەوەش ئەو بەهایانە بەهاگەلێکن کە بۆ ئێمە دەبێ ڕێ حەقیقەت بێ. ئێمە هەموو لێکێک لە ئێمە لێگەڕی حەقیقەتین، پەیجووری حەقیقەتین و بە دوای حەقیقەتدا دەگەڕین و بنیادی دەنین. ئازادی یۆتۆپیا نییە بۆ ئێمە، ئازادی لەو وزەیە کە ئێستا ئێمە نیشانی دەدەین. ئەوانەی کە بە دوای ئازادێکی یۆتۆپیدا دەگەڕێن زەحمەتە پێی بگەن، بەڵام ئازادی ئەو کاتە بەدیدێت وەک هەواڵمان ناگیهان ئاکارسەل دەیگوت ئەو کاتانەیە کە تۆ دەکەویتە جوڵە، ئەو کاتانەیە کە لە خۆت تێدەگەی، ئەو کاتانەشە کە کردار دەنوێنیت، ئەو کاتانە تۆ مرۆڤێکی ئازادی. پێویست ناکە ئێمە بە دەیان ساڵ ڕەنج بدەین تێکۆشان بکەین بۆ ئەوەی بە دوای بگەینە یۆتۆپیایەک. ئێستا ئێمە مرۆڤی ئازادین، ئەوانەی کە لێرە دانیشتون مرۆڤی ئازادن، لەبەر ئەوەی کە بە کردار سەلماندیان خاوەنداری لەو بە هاوڕەنجە دەکەن کە هەواڵمان ناگیهان ئاکارسەل لە پێناوی ئەم کۆمەڵگەیە داوێتی. بۆ ئەوەش بانگەوازیم لە هەمووتان ئەوەیە لە خۆپاراستنەوە بگرە، لە خۆڕێخستنکردنەوە بگرە، لە چاوکرانەوە بگرە لە بەرامبەر بە سیخوڕان، لە بەرامبەر بەو هەموو چەپەڵیەی کە زهنیەتی دەسەڵاتداری و داگیرکاری دەیەوێت ناو کۆمەڵگەی ئێمە یا بڵاوی بکاتەوە، وای نیشان بدا کۆمەڵگاکەمان شایانی ئازادی نییە، کۆمەڵگاکەمان هەمیشە خۆخۆریە. دەبێ ئەو حەقیقەتە وەلاوە لە بەرامبەر بەو حەقیقەتە سەپێنداوەی کە داگیرکەران دەیانەوێ وەکو کراسێک بیکەن بە بەرگی کۆمەڵگاکەماندا، دەبێ ئەو کراسە بدڕێنین، شایانی ئێمە نییە و ببین بە ئەندامێک لەو لێگەڕی حەقیقەتەی کە هەواڵمان ناگیهان ئاکارسەل تەنانەت گیانی خۆی لە پێناویدادا. لەوانەیە مرۆڤ هەیە زۆر تەمەنی درێژ دەبێتەوە، بەڵام کاتێک دەمرێ هیچ لە دوای خۆی بەجێ ناهێڵێ. وەک سەمەدی بەرەنگی دەڵێ مرۆڤ گرنگ نییە چەندەجی، گرنگ ئەوەیە کاتێک دەمرێت چی لە دوای خۆی بەجێ دێڵێ. ناگیهان ئاکارسەل خەزێنەیەکی مێژووی گەورەی بە دوای خۆی بەجێهێشت. خاوەنداریکردن لەو خەزێنەیە ئەرکی هەمومانە، ئەرکی هەمومانە هەر لە ناگیهان ئاکارسەلەوە هەموو ئەو ژنە تێکۆشەرانەی کە خوێنیان ڕژاوە لە پێناوی ئازادیە
داکۆکی لە تێکۆشانی ئەوان بکەین. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، نیشانتاندا کە چەند خەمخۆر و هاوسۆزی ناگیهان ئاکارسەلن. زۆر زۆر سپاس.